ئەگەرچی کۆبوونەوە و دانوستانەکان بۆ گەیشتن بە ڕێکەوتن و پێکێنانی حکوومەتی نوێ عێراق لە نێوان هێز و لایەنە سیاسیەکان بەردەوامە، بەڵام تا ئێستا نەگەشتون بە هیچ ئەنجامێک. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێت بربەستی سەرەکی پێکێنانی حکوومەت و کۆبوونەوەی پەرلەمان بۆ هەڵبژانی سەرۆک کۆمار و دروستکردنی حکوومەت بەڕیاری دادگای فیدراڵیە بە ئامادەبوونی 220 ئەندامی پەرلەمان تا ڕێژەی یاسایی تەواو بێت. سەبارەت بە پێکێنانی حکوومەتی عێراقی لە ئێستادا تووشی دوو بربەست بووە. بە تایبەتی هێزەکانی ئیتار کە ئێستا زۆرینەن لەگەڵ هاوپەیمانەکانیان کە ئێستا بێژگە خۆیان کە 157 نائیبی شیعیان بەدەستێناوەکو کوتلەی گەورە کە دوای جەژن ناوەکان تۆمارەکەن و بە گەورەترین فراکسیۆن خۆیان ئەنوێنن لەگەڵ هاوپەیمانەکانیانە ئێستا گەیشتونەتە نزیکەی 175 کورسی واتە زۆرینەیەکی مریحیان هەیە لە پەرلەمانە. بەڵام گرفتەکە لەوێیە ئایا ئەیانوێ حکوومەت پێک بێنن یانە؟ ئەگەر بیانوێ حکوومەت پێک بێنن ئەو قەرارەی مەحکەمەی ئیتیحادی کە ئەڵێ بێ بۆ دەنگدان بە سەرۆک کۆمار 220 دەنگ نیسابی قانونی هەبێ، ئایا دیسان سەیەکی پەکخەر لەلایەن بەرامبەرەکانیەوە بەکار نایێت چۆن ئەمان بەکاریان هێنا بەرامبەر بە تەیاری سەدری و تەحالوفی سولاسی؟ بۆ ئەمە یەکێکە لە عەرقەلە ئەساسیەکان. عەرقەلەی دووهەم کە حکوومەت پێک بێنن دوو ڕێی هەیە لە ناو ئیتارە. ڕێی یەکەمیان ئەوەیە کە مالیکی و بابلیون و هەندێک لە هێزە سیاسیەکان دیکە ئەمە بە فرسەتە زانن بۆ ئەوەی لەو پێشچوون مەحرومکراون لە ئێستادا هەموو ئەو پۆستانە بەدەستبێنەوە بە تایبەتی حیزبی داعوا ئەوێ جارێکی کە تەواوی پۆستەکانی کە لە دەستی دابوو لە ماوەکانی ڕابردووە ئێستا بەدەستی بێنێتەوە. خاڵی دووەمی کە لە باگراوندیانە هەیە چۆن بتوانن سەدر لە عەمەلەی سیاسی وا دوورخەنەوە کە تەسیری سلبی نەبێت جارێکەوە کە ئەوەی ئێستا هەیەتی ڕێگریان لێکا. بۆیە ئەیانەوێ چه ئێستا و حکوومەتەی کە حکوومەتێکە بەناو زۆربەی جومگە هەستیارەکانی سەدریە ئەم حکوومەتە پاککەنەوە لە سەدریەکان. خاڵی دووەمیان ئەیانەوێت لە ئینتخاباتی داهاتووە هەمیشێک نێڵنەوە بۆ تەیاری سەدری کە بتوانێت جارێککە 75 کورسی بەدەستبێنێ. هاوکات پەرلەمانتارێکی یەکێتی لە پەرلەمانی عێراق دەڵێت هەوڵەکان تا ئێستا بێئەکان بوون بۆ پێکێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی کە خزمەت بە عێراقیەکان دەکات. گفتوەکان ناگەشتە ئەنجامێکەوە تەوافقێکی لەسەرکردن بۆ خۆ دەزانێت حکوومەتەکانی پێشوو هەمووی لەسەر تەوافق دروستکراوە. ئەوانی پێشترکەوە کاریانە کردەوە لەسەر حکوومەتی زۆری نەبێ. ئێمە پێمان وایە وەک پەرلەمانکار وەک فراسکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کەوا زیاتر خزمەتی عێراق و عێراقیان و کوردستان بە هەموو شێوەکە حکوومەتێکی تەوافقیە و ئێمەش وەکو کورد ئەم جارە لەم حکوومەتە بەرنامەی تایبەتی خۆمان هەیە داواکاری ئەبێت لە پرۆژەی تایبەتی خۆمان هەیە کەوا لەم حکوومەتە بیچەسپێن و جێبەجێ بۆ نمونە مادەی 140 ناوچە جێناکۆکەکانە پێشمەرگەیە یعنی هەموو ئەو بابەتانە خاڵی گرنگە کە ئێمە وەکو خاڵ دیاریمان کردووەکەوە بۆ گفتوگوی لەگەڵا بکەین بۆی لە داهاتووکە ئەم حکوومەتە تشکیل بوو مافەکانی خۆمان. بسم الله الرحمن الرحیم. لە دوای بڕیاری کشانەوەی کوتلەی سەدری بارودۆخی عێراق زیاتر ئاڵۆز بووە. چوارچێوەی هەمانگیش لە هەوڵەکانی بەردەوامە بۆ دروستکردنی حکوومەت، بەڵام چاودێران پێیان وایە بربەستەکانی بەردەم دروستکردنی حکوومەتی نوێ عێراق زۆرە و پێناچێت چوارچێوەی هەمانگی بتوانێت ئەو بربەستانە تێپەڕێنێت و حکوومەتی نوێ عێراق دروست بکات. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.